چۆن بزانم خاتوونەکەم لە پەیوەندیدا خیانەتم پێ ناکە. ئەو پرسیارەکێک لە خۆشەویستەکانی لاپەڕەکەمانە کە بە دڵنیایی بە کامنتی بۆ داناوین و پرسیاری لێ کردوون وەمیش مەرجم لەگەڵ کردبوون کە ئەنگۆ پرسیارەکانتان بنووسن وەمیش ڤیدۆی بۆ تۆمار دەکەم. ئەنگۆش خۆشەویستان ئەگە پرسیارێک و هەیە پرسیارەکەتان بپرسن هەر لەو کامنتانەدا دایمنێن ئەم کامنتەکان دەنکە بە دەنکە دەخێنم دەستخۆشبوونە لەنگۆش دەکەم کە دەستخۆشبوونە لە من دەکەن و تەک تەک ئەگەر پرسیارێک و هەیە بۆم بنووسن بە دڵنیاوە بڵامتان دەدەمەوە و ئەگەر ئەلان پرسیارێکتان نییە سابسکرایب بکەن تا ئەگەر هەر کات پرسیارێکی دەرووناسیتان هەبوو زۆر زوو لاپەڕەکەم بدۆزنەوە پرسیارەکەتان بکەن. ڕاستی زۆر بۆ سەخت بوو لە بابەت خیانەتەوە قسام بکەم، خیانەتی ئاغاکان بە خانمەکان، خیانەتی خانمەکان بە ئاغاکان و دەژیانی هاوبەشیدا دە پەیوەندەکاندا بەداخەوە ئەو مەبەستە هاتوتە گۆڕێ و ئەلان زۆر زبەی پەیوەندیکان تووشی ئەو مشکلە هەن و زۆر زار گرفتێکی بێحەد زۆریش ساز دەکا. ئەمما لە خیانەتکردن زیاتر شەکەکەیەکە مشکلات ساز دەکا و کابرا هەمیشە هاتۆتەکنم هەتا جگە لەو دۆستەمان زۆر کەسی هاتۆتەکنم پرسیوەتی کە خان پەریزان شکم دە دڵمدا هەیە بەڵام بە یەقین نەگەیشتوم. خۆشەویستان ئەوەتان لەبیر بێکە هەر نیشانێکی کە من دەو ڤیدۆیەدا باسی لێ دەکەم دەبێت بە گشتی دە خێزانەکەتاندا هەبێ بە دووشت و لەبیر بێ. یەک بەعزە ژنێک ئەو ئاکارە لە ڕووی بەدەکاکە ئەفسۆردەگی گرتۆ ناڕەحەتە مدەتێکە جەوی تێکچۆ و بعضێکیش هێندە لە پیاوەکەیان ناڕەحەتن ناخۆشی دەبینن ناکۆکی دەبینن قەدرێک تەغیری ڕەفتار دەدەن و شێوازێکی دیکە دەجوڵێنەوە و شاید چەندانە لەو نیشانانەی کە من دە ڤیدۆیدا باسی دەکەم تێیدا بێ پس خواهیش و لێ دەکەم پێشەوەی کە درێژەی ڤیدۆ چاو بکەن لە پێشدا ئەو دوشتە جوداکەنەوە و ئەگەر گشتی ئەو مەسەلانە و مەبەستانەتان دە خێزانەکەتان دیتەوە دیسان بە ئاستەمی و زۆر بە حساسی دەگەڵی بجوڵێنەوە و تا مەدرک و سەنەدی واقعیتان نەبێ شک دڵی خۆتاندا مەهارێن چونکە شک پیسرین شتێکە کە دەتوانێت ژیانی گۆ تا بکە. پس بڕۆین تا درێژەی ڤیدۆ چالە بکەین. سیمەنی پەریزەنم نووسەر و دەروونناس لە خزمەت و داهام ئینشاءڵڵا کە تارە لەگەڵ پێیجی من هاتبێنە سەرێ دەزانن کە ئەو بابەتانێک کە لەو پێیجەدا باسی دەکەم بۆم ئامانجەیە کە فەرهەنگی کوردەواری ڕەفەنە فەرهەنگی کوردەواری زۆر شتێکی جوانە بەڵام دەم هەبێ علمی تر بێ تەخەسوسی تر بێ و ئەو بابەتانەی کە دەروونناسیدا هەیە و دەتوانێت ژیان خۆشتر بکە ئەنگۆژی ئینشاءڵڵا ژیانتانی پێخۆشکەن. باسی خیانەت بەڕاست ئەو بابەتە زۆر ناسکە ئەو هەستم هەیە کە لەسەر لێواری تێک دەڕۆم پێم خۆشە ئەنگۆش وەکو هەر بینەر نەبن و بۆ خۆشتان ئەگەر نیشانەهایەک دەزانن وە لە دەوروبەرتان دیتوتانە بە کامنتەکاندا دای بنێن و خۆشەویستەکان حتمما ئەگەر ڤیدۆکەتان دیت کامنتەکانیش بخێننەوە شاید نیشانەهایەکی دیکەش کە بە تەجروبە خەڵک پێگەیشت و دۆزی بێتەوە لەگەڵ ئەنگۆی بە ئیشتراکدا بنێ و ئەنگۆش کەڵک و سوودی لێوەرگرن. بەڵام وەکو دەروونناسە گەم نیشانەهایەک ئیشارە دەکەم کە شاید بتوانێت کمەک بکە بەڵام لە سەرەتادا ئەوەشتان پێ بڵم کە ئەمە دوو نیشانەمان هەیە. نیشانەهایە کە نیشان دەدا وەکو چرای زەرد کە بردە بەردا و خاتوونە ئەو بەرەو خیانەتکردن دەڕۆ و نیشانەهای سوورکە و خانمە خیانەتەکەی کردو. بۆ نیشانە زەردەکانە گریزازە بدەن ڤیدۆیەکی دیکە تۆمار دەکەم بەڵام دەو ڤیدۆیەدا فقط دەم هەیە باز لە نیشانە سوورەکان بکەم. نیشانە سوورەکان یعنی وەی کە خاتوونەکە کارەکەی کردو و ئەلان لە پەیوەندێکدایە و لە پەیوەندێکی غیر لە پەیوەندێک کە دەگەڵ ئەنگۆدایە. دیسانەکانێ بە تاکید دەڵەمەوەکە دەبێت گشتی ئەو خاڵانێک کە من دەو ڤیدۆیەدا باسی دەکەم هەموو دەو خێزانەتاندا هەبێ تا ئەو دەمی قەمکی تەهامی بەرەو بگرن و بە تاوانباری بزانن. شتێکە زۆر جالبە و لە سەرەتادا پێم خۆشە باسی بکەم گۆڕینی جەوێتی یعنی پێشتر خێزانەکەتان بە هەر شێوازێکی دەجوڵاوە لە پڕ ڕاجەوەکەی دەگۆڕدرێ. مەسەڵەن ژنەکان بە تایبەت دوای دەورێکی ئەفسۆردەگی و ناڕەحەتی و ناکۆکی دەژیانیاندا کە وردە وەردە ئێتراز دەکەن هەرو نیشانە زەردانەی کە باسم کرد زۆر حەول دەدەن کە مێردە بگەڕێنەوە سەر زندگی یا حەول دەدەن ژیانیان خۆشکەن یا چونکە ئەمە بە بەستە بە ئەنواعی کەسایەتی ئەنواعی جوڵانەوەشمان هەیە. پس ئەو شتێک کە من ئەلان دەیڵام شتێکی کولیە زۆر زار دە جوزئیاتە ئەمە فەرقمان هەیە ناتوانین بە گشتی چاوی لێ بکەین. وەلی دەکولدا خاتوونێک کە خیانەتی دەست پێ کردو خڵق و خۆی دەگۆڕدرێ. پێشتر کە ژنێکی ئەفسۆردە بوو ژنێکی بێحاڵ بوو ژنێکی ناڕەحەت بوو لە پڕ ڕاتمشا دەکەی گۆڕانێکی زۆری بەسەردادێ بە خۆی ڕاتەکە بە دەستەی ڕاتەکە داوای وەدەکا کە نەشتەرگەریهایەکی جوانکاری بکە سەر و ڕووخۆش دەبێ گۆرانی دەڵا ئاهەنگی دادەنێ وەلی ئەوەتان لەبیر بێکە
فقط ئەو گۆڕانە خۆڵق و خویەی بۆ خەڵکیە دەگەڵ هاوسەرەکەی ساردە. دەگەڵ هاوسەرەکەی سارد دەگجوڵێتەوە و مەسەلەن تمژا دەکەی بە پێکەنین و شۆخی لە دەرکەی دێتە ژوورە هەر مێردەکەی دەبینێ بە ئەڤڵین قسەی کە دەگەڵ مێردەکەی دەکات جەوەکەی دەگۆڕێ. یەکی دیکە لە خاڵەکانێک کە نیشان دەدا و خاتونەوە خیانەت دەکات و ژیانەدا شێوازی شەڕکردنەکانێتی. هەر کەس شێوازی شەڕکردنی خاتونی خۆی دەناسێ. شەڕکردنی ژنان چۆنە بەگشتی؟ شەڕکردنی ژنان ئەوەیە کە ئەڤڵەکەی شەڕەکە دەست پێ دەکەن بەهانەگیری دەکەن دەگرین دەزیقێنان قسا بە حەزیانی ژن لە قسەکردن تێر نابێ. پیاکان ئەکسەرە نەگردێنە دیری مشاوێرە دەڵەن خان پەریزەنە و ژنێ منەوەندە دەبۆڵێنێ پیاوە بە بۆڵەی دادەنێ ژنە بە بەحسی دادەنێ ژنە دەڵە با بە خان پەریزن ئەخەتە بێ حەلکرە دانیشین بەحسی لەسەر بکەین ئەو قسێک کامە قسێک کەم ئەخری بزانین کێشەی ژیانمان لەکوێدایە. بەڵام ژنێکی خیانەتکار ئەویش شەڕێت دەکا ئەمما وەکو شیری چۆن هەڵدەچێت دوای دەنیشێتەوە ژنەش لە پڕڕە ئەو جار جیاواز دەگەڵ کڕەتەکانی پێشوو شەڕێت دەکا بە توندوتیژی بەزیق قەزیق بە ناهومێدی و دوایە کولن بەحسەکە خلاص دەکا. یعنی هەتاگە پیاوەکەش مەسەلەن سبەینەکەی پێدەڵە ئەر دوێنێ شێوە بووە بوو ئەو شتە بووە بوو دڵ حەسەلەی بەحسم نێ بەحسم دەگەڵ مەکە. ئەو ژنە ئیدی حەوسەلەی بەحسکردنی نەماوە و ئەگەی پێشتر زۆر و پیاکەی دەکوت بۆ تەوجم پێ ناکەی بۆ درەنگ دێوە ماڵێ بۆ بەختمان بۆ دانانێ بۆ گەشت و سەیرانمان نابێ بۆ میوانی گەڕانمان نابێ ئەو سەفەرە هیچێک لە شتانی لە پیاوەکەی نابێ کە عالەمی خۆیدا خۆشە. یعنی وەکو شتێک هاتۆتە سەر ئەو مەرجێکە ئەمن بۆ خۆم بە تەنێ ئەو جار ژیان دەکەم. شتێک کە خیانەتێ دەکەم بەداخەوە شتێک کە تێیدا زۆر ڕوون و ئەشکران دەبیندرێ دێنێ لە دەور و بەری خزم و تایفەکانی قەت ئیڕابتە دەکا. مثلا خێزانەکەت کە پێشتر لاقێکی لە ماڵە بابی بوو لاقێکی لە ماڵە خوشکی بوو لاقێکی لە ماڵە دۆست و برادەر و تایفەکە بوو دۆستانێکی دۆزی بێتەوە کاتیان لەگەڵ سەرت دەکا کە پیاوەکەی زۆریان ناناسێ وەگە پرسیاری لە دەکا کە خانم ئەوە چێ دەچێ چۆ چ دەکەی چ ناکەی بەزیق قەزیق جواب دەداتەوە. یەکێک لە نیشانەکانی زۆر گەورەی ژنانێک کە خیانەتێ دەکەن ئەوەیە کە بە کۆچکە ئاوێک بە مەلە دەکەون یان ناتوانانی هەر سوالێکیان لێ بکەی بەزیق قەزیق دەکەن هەر ڕخنێکیان لێ بگری بە توندی دەزیقێنن وەک جاران کە دەگریان وەک جاران کە سەعەتە قسەیان دەگەڵ دەکردن و بەحسیان دەگەڵ مێردەکەیان دەکرد نا ئەو جار زۆر ڕەگباری بە توندوتیژی وەک هەوری بەهارێ دەخریشمێنێ و کابرا بەجێ دەڵە و هەردە و ئاسەدا تمشا دەکەی لەو دیری دەگەڵ ڕەفیقەکەی ئەوە حیلکە حیلک و پێکەنینەتی یعنی تەواوی هەستە ناخۆشەکانی پێشتر کە ژنێت تۆ ژنێکت هەبوو کە کولەن لە هەموو کۆڕێک لە هەموو گروپێک لە هەموو سەیرانێک هەر خەمۆکە بوو هەر ناڕەحەت بوو ئەو سەفرەت تمشا دەکەی کە فەقەت لەگەڵ تۆ وایە ئەگەر دەگاتە کەسانی دیکە کەیفی سازە هەتا گلەی دۆست و دایکوبابیشی دێتە سەری کە تۆ بۆ هاتچۆ ناکەی دیێرەدا چونکێ ژنێک دەمێشکیدا ناخۆداگا ویژدانی ناڕەحەتە لە خۆی نیگەرانە وەکوشێ خۆی سەرکۆنە دەکا بۆوەی کە ویژدانی زۆر نەجوڵێتەوە بۆیش زۆر کەم لەگەڵ ماڵە بابی دەگەڕێت بۆیش دەگەڵ ئەو دۆستانەی کە دەگەڵ مێردەکەی پەیوەندیان هەیە ئەو دۆستە خانەوادەگیانەی هەیەە خۆی دوور دەکاتەوە چونکە ئەوە هەستی ویژدانی زۆر دەبزێرێ پس بۆی کە ئەو شتە قەتەکە ئەو کارەی دەکا یەکێک لە کارەکانی دیکە کە دەیکا بۆی کە هەستی ویژدانی ئارام کاتەوە ئەوەیە کە لە پڕدا هەردە و شەڕانەدا ئیراد زۆر لە مێردەکەی دەگرێت بەڵا هەموو ژنێک ئیراد لە مێردی هەر دەگرن نەسەن ژن ساس کرا کە ئیراد لە پیاوەکەی بگرێت ولی جدا لە شۆخی ئەو ژنەی کە خیانەتێ ناکا کاتێک کە ئیراد دەگرێت ئیرادەکانی بۆوەیە کە چاکیکە بەحس دەگەڵ مێردە دەکا بە پارانەوە قسە دەکا زۆر جار ئەگەر بە تهدیدش قسە دەکا هەر خاهیشێکە بۆی کە مێردەکە چابێ مثلەن بۆ ڕاوێژەکە پیاوەکە تا کەنجێتە تێوابی بۆ ناتێ خۆت چاکەی بۆ ناتێ و ژیانە باشکەی چا ئەو بتەکانێتی بەڵام بە تێژنێکی خیانەتکار دەزای چۆنە ئەتۆ قەت چا نابی ئەتۆ قەت نابیە بەشەر ئەو زندگی هەر بەکار نایە درەنگ یازوو ئەو زندگی خلاص دەبێ وە تاڵ دەبێ معمولاً ژنەکانی خیانەتکار زۆر باسی خلاصبوون دەکەن چاو بۆیە دەڵم ڕێگاڕۆشن لەسەر لێواری تیغا چونکە زۆر زار ژنەکانێک کە خیانەتێژ ناکەن ئەو وتانە دەڵێن باسم تکرار دەکەمەوە دەبێ ئەو نیشانانە هەموو بەگشتی هەبێ چاوەتم دەتوانین ژنەکە تاوانبارکێکی خیانەتت پێ دەکا یەکێک لە شتەکانی دیکە کە ئەو ژنانەی کە خیانەتێ دەکەن زۆر ڕەچاوی دەکەن ئەوەیە کە بێحەد حەساسن حریمێکی خصوصی و شخصیان هەیە کە پێشتر وان نەبوو مۆبایلەکەی دەشارێتەوە بە دووش خۆیدا بۆ هەموو جگایەکی دەبا یعنی زۆر زار دیتراوە کە مۆبایلەکەی بۆ حەمامێش دەگەڵە خۆی دەبا ئەو ئەساسی ئەمنیەتە ناکە گوشیکەی دمۆڕوو دادەنێ
ئەسەن نابێرێ ئەکسەرەن زۆر زار مەسەلەن پیاوە گەڕاتە و توتی گوشیکەی لەسەر حاڵەتی پەرواز هەڵفرین دادەنێ بۆی کە ئەسەن سیگناڵی نەمێنێ یا دمەڕووی دادەنێ بۆی کە ئەگەر پەیامێکی شاد یا کولی ئەو ئالارمانەیە کە دەنگی پەیامک دێ دەنگی ئەو شتانە دێ شاردوێتەوە ڕەمزی زۆری لەسەر دادەنێ معمولەنەوە ژنانەی کە خیانەتە ناکان ڕەمزەکانیان قامکیە یعنی بە ئۆلگویەک دەچێشرێتەوە خلاص دەبێت ئەو ژنانێک کە خیانەتە دەکەن ڕەمزەکانیان عەدەدا و مرەتەبیش ڕەمزەکان دەگۆڕن دەڵێ مەسەلەن لە شتێکە دەترسێن یعنی هەمیشە وەک شتێکی لە خۆیان بشکن ئەگەر لە ناکاولیان پرسیکە ئەرێ شتێکم بیستۆتەوە لە پڕا ڕەنگیان زەرد دەبێ لە پڕا یا ئەگەر مێردەکە بێ بەهانە دێتەوە ژوورێ و قسە ناکاوە لە خۆڕە لە خۆی ناڕەحەتی نیشان دەدا ژنە بە قەولی باین دەڵێت دنیای لێ دەبێتە لێچکۆلە دەبێتەوە کە چ بۆ نەکا شتێکی زانی بێتەوە نەکا شتێکی بیست بێ ئەو ژنانە تمشا دەکەی عادەتایەکی تازە شەست پێ دەکەن مەسەلەن ئاهەنگ و گۆرانەی کە قەزاران پێیان خۆش نەبوو ئەو جار پێیان خۆشە داوای ڕۆشن بۆ کلاسەکانی سیر دەکەن عادەتایەکی سریان تێدا ساز دەبێ تیکە کەلام دەوتەکانیاندا بشەهایەکی تازە دێتە گۆڕێ کە ئەوانە هەموو ڕەبتی بۆ پەیوەندیەکە خەڵوەتی خۆی داهەیەتی یەکی دیکە لە نیشانەکانێک کە بەداخەوەدا ئەو خاتونانەی کە خیانەتێ دەکەن دەبیندرێ ئەوەیە کە هۆشی منداڵەکانیان نامێنێ جا لێرەدا دوو حاڵەتە لە هەر حاڵەتدا کە هۆشی منداڵەکانیان نامێنێ بەڵام ئەگەر منداڵەکان گەورەیە بە تایبەت کچی جحێڵیان هەیە بەهجێکی زۆر بۆ کچە جحێڵە دەدەن چونکە کەس زۆرتر دەگەڵ دایکە وەکو شتێک ڕاز و ڕەمزی دایکە حاڵی دەبێت هەتا ئەگەر پێشی نەکوتبێ کچە بخۆی نیشانەکان دەناسێتەوە بە هۆشدارهایەک بە دایکە دەدا دایکە بۆی کە کچە بێدەنکە لە پڕاتمشا دەکەی زۆری ئازاد دەکا ئەلبەتە ئەو خاڵەش جزئی ئەو خاڵانەیە کە دەبێت بە حساسیت چاوی لە بکەیت زۆر جار ئەو بازە دایکێکە هەیە کە لە ئەڤەڵ ئاسانگیر بووە هەمیشە ئیجازەی هەمووشێکی منداڵەکەی داوە و دایکێکی بە کوتنی لەسەر دڵان بووە بەڵام ئەگەر خێزانەکەت پێشتر لەسەر دڵان نەبوو بە قەدەرێکە زۆر لە حەدی خۆی زیاتر باز بە منداڵە دەدا یا منداڵە دەبتەکانیدا مەسەن بە شەڕەکانێک کە دەگەڵ دایکی دیکە ئاوری لێت داتەوە چەند سانێ مەکسی لێ دەکا دوای دەڵە هیچ لێی گەڕێ بە هەروە بێ ئەو منداڵە شتێکی دایکی لە بەردەستیدا هەیە و ئەوە باجگیری لێ دەکا بە زۆر زاریش ناوێت بە بابەکەی قسەم بکە ئەمە گزارشاتی زۆرمان هەبوو لە کچەکان کە ئەگەر دایکە ئێعترازێک دەکا شتێکی دەکا بەمنی دەروونناسی کتۆ خان پەریزان دایکم بچێ خۆی خڕکاتەوە لەو قسانە باشترە کە بەمنی دەڵا شتێکی دیکە کە بەداخەوە دە خێزاخانمە خیانەتکارەکاندا دەبیندرێ ئەو زار هیچ علاقێکی بەکڕنی بەسایلی ماڵە کەلوپەلی ماڵە نامێنێ زیاتر پێخۆشە شتەهایەک بکرێت کە بەخۆی ڕادەگا وەکو لیباس وەکو ئەتر وەکو مەسەلەن ئەو کەلوپەلانەی کە خۆی پێ جوان دەکا دیسان لێرەشدا ئەمە تەفاوتمان هەیە ئەوەش بەستگی بە فەرهەنگە بەستگی بە کولتور و بۆ خانەوادەیە کە ئەو خێزانە یا ئەو کەسێک کە ببەخشن ساڕەتەن حەزی لێ دەکا ڕەبتی بەوان هەیە زۆر جار هەیە کەش نەببەخشن زۆری چڵکنە ئەسەش بەخۆی ڕناکە بەڵام خیانەتش دەکا پس بۆیە ئەو بابەتە شتێکە کە دەبێت بە ناسکی ڕەفتاری لەگەڵ بکرێت یەکێک لە خاڵەکانی کە زۆر بەرچاوە ئەوەیە کە ئەفکارەکانی لە حاڵەتی گشتی تبدیل دەبێت بە حاڵەتی بەتەنێ مەسەلەن دەڵا بە جگای ئەو وتەیەکە ئەو هاوینە هات و ڕۆی جگایەک نەچوین ئەرێ بڕێک نەگەڕین سەیرانێکی نەچین سەفەرێکی نەکەین مەسەلەن کارێکی بۆ ماڵی ئەنجام نەدەین وتەکانی دەبێتە ئەوە سەفەرێک نەچوم قەتم خۆشی نەدیت بریا بەتوانی بام مەسەلەن ئەو جگایی بچم ئەو کارەی بکەم شتەکان دێتەوە سەر خۆی بەتەنێ وە شتێکی دیکە کە تێیدا زۆر لە چاو دەدا ئەوەیەکە بەداخەوە خاتونانە ئەگەر پرسیارێکیان لێ دەکەی دوو حاڵەتیان هەیە ئەڤڵێ یا زۆر سەریع جواب دەدەنەوە ئەگەر ئەوەش ڕەبتی بە کەسایەتی مێردەکەیان هەیە ئەگەر مێردەکەیان یا پارتنێرەکەیان لەو کەسانە بێ کە زۆر مووی لە ماسی دەچێشێ لە ترسان زۆر کورت و خلاسە خلاصی دەکات ئەگەر ئەو کەسایەتیانە بێت کە مێردەکەی نابۆ سوورەتە ئینسانێکی حساس نەبێ زۆری تۆزیح دەدا یعنی هەندەی تۆزیح دەدا کە مێردەکەی دڵە باشە باش حاڵی بووم بۆ چونکە لە خۆی بەشکە دەترسێکە ئەو زەریانە باعث بێکە لۆ بچێ خاڵێکی دیکە کە لەو بابەتەدا زۆر بەرچاودێ ئەوەیە کە بێ بچان
ئەگەر پیاوەکەی پێشتر مەسەڵەن زۆری پێدەکوت کە تەوەجۆم پێ بکە شتێکم پێ نیشاندا پیاو چونکە دەبینێ ژنەکەی وەکو جاران نەماوە دەست دەکات لە تەرەف خۆیەوە محبەتێکی زیاتر دەکات تەوەجۆیەکی زیاتر نیشان دەدا بۆی کە هەستێکی خۆش بە قەولی خۆی و شەڕانە خلاص کات دەبینی خۆی و خێزانەکەیدا بەڵام ژنەکەی شتانە وەرناگرێت ئیدی خۆشحاڵی ناکا زۆر زار دیتومانە کە مەسەڵەن پیاوە بە دڵنیایەوە شتێکی بۆ کڕیوە گوڵێکی بۆ کڕیوە هەستێکی خۆشی داوەتێک کادوێکی بۆ کڕیوە بەڵام ژنە کوتوی مەسەڵەن زۆر بە ناخۆشی بەری گرتۆ کوتویەتی کە تازە درەنگە بۆ شتانە ئەو قەتاین دڵم بۆ شتانە خۆشببوو نەتکردو ئەلانیش تازە بەکار نایە یعنی ژنێکە دە پەیوەندێکی تازەدایە ئەگەر ئەو پەیوەندی تازەیەی دەو مەرجەدا بێت دەو حاڵەتەدا بێت کە دەی هەوێ حتا ژیانەکەی هەبوو خلاصکا و ازدواج لەگەڵ پیاوە جدیدەدا بکە هەمیشە قسەکانی بە جوورێکە کە دەڵێ مسافرێکە قسەکەت لەگەڵ دەکا دەڵێ کەسێکە کەوە دەمرێ مەبەستم چێ لەوەی کەوە دەمرێ ینی کولەن قەیدی هەموو شتێکی لێداوە ینی ئیدی هیچ شتێکی تازەکە و پیاوە دەیکاوە بەرچاوی نایە هەتا پیاو ژن دێرەدا جیاوازیان هەیە دە نیشانەکانی خیانەتدا پیاو نسبەت بە تەماس و لە من زۆر حساس نابێت بەڵام ژنێک کە خیانەت بە پیاوەکەی دەکا ئیدی پێی خۆش نیە تا پیاوەکەی دەستی لێدا لە باوەشی کە محبەتی پێ بکە و زۆر زوو خۆی خەڕ دەکاتەوە و زوو زوو شۆنەکە بەجێ دێڵێن بەڵام ئەلبەتە لێرەشدا شتێک بکەینەوە هێندێک لە خانمەکان خیانەتێ دەکەم بۆی کە بە قەولی خۆیان لەو ژیانە نەجات دەن و بچنە ژیانێکی دیکەوە ژن بڕێک دەترسێ لە تەلاق وەرگرتن ئەلبەتە دیسان دەڵم ئەوە هەموو ژنەکان ناگرێتەوە هێندە لە خانمەکان حتمن زاپاسێکی پەیدا دەکەن جا دوایە تەلاق وەردەگرن و ئەوە شتێکە کە بارێکی ڕەوانشناختی هەیە کە ئەو ژنە ئەحساسی ئەمنیەت ناکا هەتا لەو لا خاتر جەم نەبێ کارێکی کاروباری بەجێهێشتنی مێردەکەی ئەنجام نادا بەڵام هەندێکیش لە خاتوونەکان خیانەت ناکەن بۆی کە جودا بنەوە لە زندگیکان ئەوانە خیانەت دەکەن بۆەوەی کە فقط دڵخۆشێکی تازە لە ژیانیاندا سازکەن کە ئەوان زۆربەی و نیشانانە بازەکیان نییە مەسەلەن تمژا دەکەی لە عەزابی ویژدان زیاتر محبەت بە مێردەکەی دەکا زیاتر کار بۆ ماڵ و منداڵەکەی دادەنێ چونکە ئەو خیانەتی پێ خیانەتێکە کە وەک ئاهەنگێک لە گەڵ زندگی دێتە گۆڕێ و دەڕوا زۆربەی ژنەکان کە مەسەلەن تمژا دەکەی خیانەتێ دەکەن هیچ مەرجیویان نیە ئامان جیویان نیە کە ئەو ژیانە بەجێ بێڵن فقط بە دەزەهنی خۆیان داخۆب ئەو دڵی پێخۆش دەکەن و هەڵکە مێردەکەم هۆشی لێم نێ و کاتم بۆ دانانێ ئەمی ژەوکاری دەکەم پاس ژنە خیانەتکارەکان دوو دەستان ژن هایە کە کاملەن بە قەولی وای دڵگەیشتە ئێسکیان و خیانەتێ دەکەم بۆی کە ئەو ژیانە خلاصکەن و مێر بۆ نەفرە جدید دەکەن هێندێک لە ژن خیانەت دەکەن کە خۆشی بگوزارێنن یعنی دەرفەتێک هەبێ کە خەمەکانی بە باچێکەمان باوکە دەرووناسەیەک هەردوو لا هەر سەرکۆنە دەکەین بەڵام سەرکۆنەکردنی لانی دووەمەکەی زیاترە و خاڵی ئاخر دەمۆردی و خاندونانێک کە خیانەتێ دەکەن تەواوی شەڕەکاندا ئەو تهدیدە دەکەن ئەو هەڕەشێ دەکەنە سەر پیاوەکەیان کە بەجێت دێڵم ژنا زۆر قسێ دەکەن تەلاقی وەردەگرن دانانیشم بەڵام ئەو ژنەی کە خیانەتێ دەکا ئەوەندە بە محکەمی ئەوەندە بەبێ محبەتی ئەو ژنەی کە خیانەتێ ناکەوە بە مێردەکەی دەڵا بەجێت دێڵم بە گریانەوە بە بغزەوە بە چاوێکی پڕغەمبارەوە ئەو قسە تێدەڵە بەڵام ئەو ژنەی کە خیانەتێ دەکا زۆر بە حاڵەتێکی خونسردی و ڕیلەکسی بەجاری وە بە ڕقەوە ئەو قسێ دەکا ئەلبەتە ئەو پیاوانەی کە لە ژنەکانیان دەدەن ژنەکانی بانیش احتمالی هەیە کە بە ڕقەوە چاو لە پیاوەکەن و بڵە بەجێت دێڵی لەسەرێکە لێت دەدەن بۆیە دەڵم خۆشەویستان حتمما ئەگەر لە خاتوونەکەتان دڵتان ڕەشە شەکتان لەسەری هەیە ئەو نیشانانەی کە کوتم تێیدا بدۆزنەوە و دوای حتمما دەگەڵ کارناسێک مەشورەتێک وەرگرن و ڕای کارناسەکەش مهمە چونکە ئەگەر باوەڕ بفەرمونون تەواوی ئەو نیشانانە دەتوانێت هۆکاری دیکەیان هەبێ مثلەن چۆن دەڵم دەتوانێت مێردەکەی تهدید بکە هەر بەو مۆدەی کە ژنێکی خیانەتکار مێردەکەی تهدید دەکا مثلەن لی دراوە غڕوری شکاوە بەڵام ژنە خیانەتکارەکەش هەر بەو ڕاوێژەوە دەڕا پس تۆ ناتوانانی ئەگەر یەک دوو دانە لەو نیشانانەت دە خێزانەکەت دادیت بڵێ خێزانەکەم خیانەتکارە خۆشەویستان ئەنگۆ زەمانێک ئەو نیشانانەتان هەموو دیدوە دووەم دیتان کە ژیانتان حاڵەتێکی عادی هەیە زۆر جێی ناخۆشینی و زۆر شتەکە نەشێواوە ئەو خاڵانە هەیە بزانن کە شاید شتەهایەک بێ و بڕێک هەواسی خۆتان جەمەکەن لە کولدا وەک دەرووناسێک دەڵام ژن و مێردەش وەک منداڵی بان یعنی وەک منداڵی یەکتری بان دەبێ ئاگالێک بێ
ئەو وتەیە کە دەڵێن لێگەڕەت دەکا بابیکە کوڕەگەڕ زمانی خۆی کردی مشتێکی دەکەم بە نەزەری من وتەیەکیشت بە بەشەر شیری خاوخۆردەیە بەشەر بە تایبەت خاتوونەکان تحتی تاسیری ئەحساساتن خاتوونەکان دەجامعی سنەتی مەدا زۆر سەرکۆنە دەبن زۆر دەشکێنەوە لە قەولی کوردواری شتێکمان هەیە دڵ یەخڵم مەزدوم بە دەنگنەیە وەزاڵەنەیە ئەما بەڕاستی زۆر زار تمشا دەکەی خیانەتەکە لە بابەت وەیەکە وەقان ژنەدە و ژیانەدا ئەزێت دەبێت زەزر دەچێشێ پس دەم هەوێ ئەو ڤیدۆیە ئەو نیشانانە ئەسان لە سەرەتادا بۆ مەرجە چاو لە زندگی کەتانکەن کە ئەو شتانەی کە دەتوانێت بێتە بابەتی وێکە خیانەتێک بکرێ ڕەچاوی بکەن و دوایە واقعان سرنجی بدەنێ و ئاگاشتان لە خێزانەکەتان بێ ئاگاتان هەم لە مێردەکەتان بێ هەم لە ژنەکەتان بێ چونکە بەڕاستی ماڵێگەگیر لە شێوەیە سازکردنی ژیانێکی دیکە دەگەڵ کەسایەتێکی دیکە زۆر نەگونجاوە تۆ گەر زۆرت هونەر هەبووە و زندگیت چاکردبە ئەگە هونەرە نێدەچی زندگیێکی دیکە هەشخرادەکەی نێوی دەنێیچی ئەنگۆش کامنتم بۆ دابنێن فرسارەکانتان بپرسن ئەگەر خاڵهایەکی دیکەتان دۆزیوێتەوە ئەنگۆش لە کامنتەکانتان بینوسن کە ئیشەڵا بینەران بتوانن کەڵکی سپادەی لێ بکەن ئەو ڤیدۆ زۆر بە درێژی کەوت چی دیکە سەرتان نایشێنم لە ڤیدۆکان دیکەدا دیسان باسی ئەو بابەتە دەکەینەوە ئەڵبەتە نیشانەکانی پیاوێک نیشانەکانی زەرد و ئەوەی کە چۆن بتوانین ژیانێکمان هەبێت کە خیانەتی تێدا نەبێ خۆشم دەوێن خوداتان دەگەڵ